سڵای خی گەورەتان لێبێت گرنگترین جۆری ئەو خۆراکانە کامانن کە پێویستە چارەخوازان بیخۆن پاش نەشتەرگەری بۆ ئەوەی بە دوور بن لە هەڵکردن هەروەها کێشەکانی قەبزی و ئازاری گەدا پاش نەشتەرگەری. گرنگترین ئەو خۆراکانش پێویستە چارەخواز پاش نەشتەرگەری بڕێکی باش لە شلەمەنی بخوات کە ئەمەش لە ڕێگەی ئاوە بێت، هەروەها شەربەتی برێشی وەکو لیمۆ و پرتەقاڵ بێت کە ئەمە هەروەها شۆرباوی واتە شۆربا ئامادەکراوەکان کە ئەوانەی کە بە شێوەیەکی سروشتی سەوزێکی باشی تێدا بێت، پرۆتیناتێکی باشی تێدا بێت، واتە دوورکەوتنەوە لە شەربەتی دەستکرد کە ئەمانە ڕێژێکی زۆر سەکری تێدایە. کارگەری دەبێت لەسەر هەوکردن بۆ لە هەوکردنی شوێنی برین پاش نەشتەرگەری، بۆیە باشتر وایە شەربەتی فرێش بەکاربێنن، هەروە ئەو شۆربایانەش کە برێکی باش سەوزەواتی تێدایە و خواردنی ئەو خۆراکانەی کە برێکی باش ڤایتامین سی تێدایە وەکو پرتەقاڵ و لیمۆ، چکە بەڕاستی پرتەقاڵ و لیمۆ و برۆکلی کە ئەم ڤایتامین سیە بەرگریلەش بەهێز دەکات و وا دەکات کە برینەکە بپارێزێت لە هەوکردن و جگە لەوەش کە میوەکان بە شێوەیەکی باش پرتەقاڵ و لیمۆ ئەمانە ڕشاڵێکی زۆریان تێدایە، هەروە ئازاری گێدە کەم دەکاتەوە و هەروەها چارەخوازەکە دەپارێزێت لە قەبزی و پێویستە خواردنەکانی پرێکی باش لە بەربوومە ئاژەڵەکانی تێدا بێت، واتە وەکو گۆشتی حەیوان، هێلکە، ماسی، مریشک کە ئەمانە ئەم پرۆتینانە بەرگری جەستە بەهێز دەکەن، هەروەها سەوزەتێرەکانی تێدا بێت وەکو سڵق، سپێناخ و دوورکەونەوە لە بەڕاستی لە شیرینی دەستکردەکان وەکو ئەیبینی کە زۆربەی کاتپاش نەشتەرگەری ئەو چارەخوازە خۆراکێکی زۆری وەکو پاقلاوە، برما کە ئەمانە ڕێژێکی زۆر شەکری تێدا یاخود خواردنێکی ئەجگار پڕچەوری وەکو کەباب ئەمانەوە دەکات کە ڕاستەوخۆ دوای نەشتەرگەری بێتە هۆی ئەوەی کە ئەگەری توشبوون بە هەوکردن زیاد بکات، چکە ڕێژەی ئەنسۆلین بەرز دەکاتەوە لەلایە هەروە کاربۆهایدرێتێکی ئەجگار زۆرە کە ئەمانەوە دەکات بەرگری جەستە دابەزێنێت، بۆیە باشتر وایە بە دوور بن لە شیرینیە دەستکردەکان، هەروەها بەربوومە پاقلەمەنیەکان وەکو پاقلەی سەوز، فاسۆلای سەوز، لۆبیای سەوز کە ئەمانە بڕێکی باش لە ڕیشاڵ و هەروەها پرۆتینی تێدایە و گرنگێکی تایبەت بدەن بە خواردنی ڕێژەیەکی باش ڕیشاڵ، ڕێژەیەکی باش لە پرۆتین و ڤایتامینەکان. سپاسدانەکەم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.